اکی تەواوی ئامادەبووانەکەین بۆ ناساندنی کتێبی ژنە شۆڕژگیاڕی گەلی کورد ساکینە چانسز. ئێستاش وەکو ڕێزگرتنێ لە خەباتی شەیدان خولەکێک وەستان بۆ گیانی شەیدان بفەرموو. بەخێر بێن سەر چاو خۆشحاڵی نەمڕۆ لێرە ئامادەی کە بتوانین کتێبی ژنە شۆڕژگێڕێک باس بکەین. طبعاً ئێمە ناتوانین دانیشین بەم نیو سەعاتە کە باسی هەموو ناوەڕۆکی کتێبەکە بکەین یاخود باسی کتێبەکە بکەین بەگشتی. بۆیە تەنها ناوەڕۆکی کتێبەکە بۆ ئەوەی بتوانین ئەو ژیاننامەی یاخود ئەو شۆڕشەی کە ساکینە جانسز بەرپای کرد بتوانین بە کورتی باسی بکەین و کە بەچی شێوازێک هاتۆتە ئاراوە. هەڵبەتە ئێمە زانین ئێمە گەلی کورد لە هەر شوێنێک کابوو بێتین، لە هەر پارچەیە کابوو بێتین. طبعاً دوای پارچەکردنمان تووشی کۆمەڵکوژیەکی زۆر بووینە. طبعاً لە هەموو کۆمەڵکوژیەک هەڵبەتە هەڵسانەوەیەکمان هەر هەبووە لە ئەمفالەڵێ لە باڵین کۆمەڵکوژی دەرسی ماڵەی لە خانەقین ئەڵێ ئەی ئەو کۆمەڵکوژیەوە هاتە دەرەوە، لەو قڕکردنە هاتە دەرەوە. بۆیە جەختکردن لەسەر یاخود چاندنی ئەو شێوازە لە قڕکردنە کە لە ناخی ئەوە کە چۆن داگیرکەرانی کورد هەوڵەدەن کە ناسنامەی تۆ بشێوێنن، ناسنامەی تۆ بس لە شارچکەی یان لە شاری دەرسیم کە هەم کورد بوون، زازایی بوون، عەلەوی بوون. ئەمە کارکتەرێکی گرنگ بوون بۆ ئەوەی کە دژمنانی گەلی کورد جارێکی تر بیر لەوە بکەنەوە کە گەلەکەی ئێمە کۆمەڵکوژ بکەن. هەڵبەتە ساکینە لە زستانێکی سارددا لە ساڵی 1958 دوای 20 ساڵ لە کۆمەڵکوژیەکەی پاریس لە گروتینێکی ناوماڵی گەرمدا لە دایک ئەبێت. هەڵبەتە ساکینە دایک و باوکی و داپیرەی سێ کەس بوون کە هەرسێکیان ڕزگاربووی ئەو کۆمەڵکوژیە بوون. بەڵام چێ کاریگەری زۆرتری هەبوو لەسەر ساکینە؟ یەک دایکی، دوو داپیرەی. داپیرەی ساکینە بە شێوازێک گزارشتی لە شۆڕشێک ئەکرد. لەوانەیە ژنێکی نەخوێنەوار بێت، لەوانەیە ژنێک بێت ژنێکی ئاسایی بێت، بەڵام بە هەندێک هەڵسوکەوتی توانیوێتی شۆڕشێک لە دڵ و ناخی ساکینەیە دروست بکە. چونکە ئەوێت ئەو کەسەی کە ئاگری خۆی نەپارێزێت هەڵبەتە تووشی کۆمەڵکوژە بێت. بۆیە ساکینە ئەمانە لە داپیرەیەوە وەرەگرێ ئەبێ کە ئەویش کوردستان داگیر کراوە. بۆیە جیاواز لێرەدا بیرەکاتەوە بۆ کوردستانی ئێمە داگیر کراوە. تەوژمی چەپ لە تورکیادا زیاتر بڵێسە ئەسێنێت، ساکینەش لەو بڵێسەیەدا زیاتر بەشدارە بێت، زیاتر ئەوێ خۆی بناسیێنێتەوە. طبعاً ئێمە زانین بزوتنەوە چەپەکان زیاتر کە ئەو کاتە لە تورکیا باسەکرا نان کار ئازادی بوو. بەڵام لێرە ساکینە بیری لە شتێتر کردەوە، نان و کار لە کاتی داگیرکاریە، لە داگیرکردنی نەتەوەییدا، لە داگیرکردنی ناسنامەدا، لە داگیرکردنی کللتوریدا چۆن ئەتوانێ بەدەست بێت. هەڵبەتە ئەبێتۆ لە پاڵ ئەوەیە سۆشیالیزمی ڕاستەقینە ئەمەیە دژایەتیکردنی داگیرکاری بێت، خۆت لە داگیرکاری ڕزگارکەی. تەمان داگیرکاریە کللتوریە، داگیرکاری خاکە، ناسنامەیە ڕزگار بێ، ئەو کاتە نان و کار ئازادی خۆی بە ئاسانی دێتە ئاراوە، لە سیستەمێکی دیموکراسیە دێتە ئاراوە. زۆر تەسیرە بێ بە هەڵسوکەوتی ئەو کەسانە، بەشداری ئەو بزوتنەوەیە ئەبێ، بەڵام بە شێوازێکی جارێ سەرەتا بەشداری ئەو بزوتنە نەتەوەیەک بی، عەقڵیەتی خێڵەکایەتی، عەقڵیەتی دواکەوتێتی لەسەری بەرەو نەمانبوون بچێت. تۆ لێرەدا شۆڕژگێڕێکی ژن بێتە ئاراوە بتوانێت کە ناسنامەی کورد، ناسنامەی زمان، کللتور، ناسنامەی ژنبوون لێرەیە بپارێزێت بە عەقڵێتێکی تر، بە بیرروبۆچوونێکی تر کە ئەوش بیرروبۆچوونێکی ژنە کە ژنە شۆڕژگەڕ ئەبێت چۆن بێت. بۆیە گرنگی ئەدات بە خەباتی ژن. ئەبێ ژن لێرەدا چۆن بتوانێت خەباتی خۆی ئەنجام بدە. یعنی لەناو ئەم مانۆفێستەیە کە لە 1970 ئەنجام ئەدرێت، طبعاً مانۆفێستەکە دوای ئەوە تاکو چاکەکرێتەوە دا ئەڕژێ بەشی ژن لێرەدا ساکینە جانسز دای ئەڕژێ. بۆ چونکە ئەگەر بێت و ژنبوون لێرەدا بە تەواوەتی بە عەقڵێتێکی جیاواز نێتە ئاراوە، هەڵبەتە ئەو کۆمەلگایە کۆمەلگایەکی دواکەوتوو
عقلێتێکی پیرسالاری پیاوسالاری هەرێکی تر ئەخوێنی هەڵبەتە ناوەندی ماڵەکان هەیە وەکو قسم داخلی وایە ڕسمێکی لەیلا قاسم هەڵئەواسێ چونکە بیرەکاتەوە کە لەیلا قاسم چی جۆرە چۆکۆشانێکی کردووە چۆن گەیشتوتە ئەو ئاستەی کە ئاسی شەهید بوونە ئاستی شەهادەت بوونە چۆن گەیشتوتە ئەو ئاستا بۆیە ئەمانە زۆر کاریگەری لەسەر ساکینە ئەبێ ئێمەش بتوانین ڕێچکەی لەیلاکان ڕێچکەی با بڵێن ساکینەکان ڕێچکەی ئایشە گوڵەکان هیچ کاتێک بەر نەدەین چونکە بەڕاستی ئەمە تێکۆشانێکە بۆ گەلی کووردە ئەوەی کە ئێستا ئەش ئەیبینی لە کەرکووکە بەڕاستی ئەبوایە هەر هەمومان ئێستاکە لەو خێمەیە بووینە چونکە ئێمە زانین ئێستا خەیمەیەک هەیە کە بەرامبەر بە ئەیانەوێ ئەو ماڵە کوردانە جارێکی دەربکەن لەوانە تعریف بکرێت و ئەو ناوچەیە بۆیە خەباتی ئێمە بەردەوامی هەیە خەباتی ساکینەکان دیسانەوە بەرداوامی هەیە بۆ ئازادی ژن بۆ ئازادی کۆمەڵگا بۆ ئازادی ژیان زۆر زۆر سوپاستانەکەم ماندوومان کردن سوپاس بۆ گوێگرتنتان ئێمە ئەو کتێبانە خەڵاتە بۆ ئێوەی بەڕێز کتێبەکانی شەید ساکینە بۆ ئەوەی بتوانین سوودی لێ ببینین و بتوانین لە پەیڕەوکردنی ئەو ژیاننامەی ئەوە بتوانین کۆمەڵگاکەمان لە ژنان و کچانی خۆمان دیسانەوە هەوڵ بدەین ئەوانیش با ئەو ڕێچکەیە بگرن چونکە ئەگەر ئێمە بێت و لە ماڵەکەی خۆمانەوە دەست پێ نەکەین هیچ کاتێک ناتوانین سەرکەوتوو بین زۆر زۆر سوپاستانەکەم سوپاس بۆ گوێگرتنتان